ئافرەتێک تەلەفۆن دەکات بۆ ئیمامی ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی ئەم سەردەمە زۆر زانای گەورە بوو. پێی دەڵێ مامۆستاگیان خەوێکم بینیوە خەوەکەم بۆ تەفسیرکە. دەفەرمێ خەوی چیت بینیوە؟ دەفەرمێ لە خەوما پیاوێکم بینی بە دەوری کەعبەدا تەوافیە کرد جلوبەرگی هیچ لەبەرا نەبوو ڕوت و قوت. ئیمامی ئیبن عوثەیمین کە پێی ئەوترێ ئیبن تەیمی بچووک ڕەحمەتی خوای لێبێ ئەوەندە عالم بوو فەرمووی ئەو پیاوە دەناسیت کە بە دەوری کەعبا تەوافیە کرد بە ڕوت و قوتی بەبێ جلوبەرگ؟ فەرمووی بەڵێ چاکی دەناسم. فەرمووی کەسێکی باشە و خاوەنی عیلمە؟ فەرمووی بەڵێ زۆر خاوەنی عیلمە. فەرمووی ئینشاءڵڵا مزگێنی پێ بدە مادەم دەیناسی ئەو پیاوە کە بە ڕووتی بە دەوری کەعبا تەوافی کردووە، مزگێنی پێ بدە خوای گەورە لە هەموو تاوانەکانی خۆش بووە وەکو ئەو ڕۆژێک کە لەدایک بووە، چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەوەی حەج بکە خوا لە هەموو تاوانەکانی خۆشە بێ وەکو ڕۆژێک کە لەدایک بووە. بۆیە مزگێنی پێ بدە خوا لە هەموو تاوانەکانی خۆش بووە. فەرمووی مزگێنی پێ بدەم نەترسم؟ فەرمووی مەترسە و مزگێنی پێ بدە. فەرمی وەڵڵاهی ئەو کەسێک کە بینیم تۆ بووی، وەڵڵاهی تۆ بووی بە دەوری کەعبا بە ڕوت و قوتی تەوافت دەکرد. دەستی کرد بە گریان ڕەحمەتی خوای لێبێ. نەیفەرموو ئاکورە من لەوە مهمتریشم کە تۆ باسێکی. دەستی کرد بە گریان. ئینسان ئیماندار هاوایە لە خۆی بایی نابێ. ئەوەی دوو لە ڕێی بەڕێستان فشەی کرد ئەوەی ئینسانێکی لە خۆباییە، ئەوەی ئینسانێکی بە هیلاک چووە. ئیتر هەر پرۆپایەکیە بێ بە ملیۆنەها بینەری هەبێ ئەوەی ئینسانێکی بە هیلاک چووە بە پێی قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خوای گەورە قبوڵ ناکات لە هیچ کەسێک پۆست بە خۆیەوە لێ بدات، شانازی بە خۆیەوە بکات، شانازی بە عیلمی خۆیەوە، بە ماڵی خۆیەوە، بە سەروەتی خۆیەوە، بە دەسەڵاتی خۆیەوە بکات. ئاگاداری خۆمان بین. ئەمە تاوانێکی گەورەیە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم زۆر ترساو لێمان تووشمان بێ لە خۆمان بای بین و خۆمان فشکێن و لەم لاولە.